مەڵبەندی سلێمانی قایمقامێتێکی بەرفراوانە. ئێستا سنووری مەرکەزی قەزاکە و دوو ناحیە بەکرەجۆوە ناحیەی تانجەر و عاربەتی جاران پێشتر ناحیە بازیانیشی لەسەر بووە کە ئێستا بۆتە قەزا، بەڵام لە ڕووی ئیداری و حسابیەوە هەروەها لە ڕووی ئیشوکاری لیژنە هاوبەشەکانەوە هەر ئێستا هەرسەر بە قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانین و دانیشتوانی قەزای مەڵبەندی سلێمانی 976,000 کەسە ئێستا و ئیشوکارێکی زۆرمان ڕوبەڕوو بۆتەوە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە و ئێستا ژمارەی لیژنەکانمان 46 لیژنەیە. ئەم لیژنانە ڕۆژانە سەرقاڵی بەدواداچوونن و سەردانی هەموو ئەو شوێناناکەن کە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە ژیانی خەڵکیەوە هەیە و لە هەموو ڕوویەکەوە بەدواداچوونی خۆیانەکان و نەتیجەی بەدواداچوونەکانیان ئەگەڕێتەوە بۆ لیژنەی باڵا و بۆ لای ئێمە بۆ بڕیاردان لەسەری. ئەمە وای کردووە ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانمان بکات بۆ خستنە ڕووی کێشە و گرفتەکانیان و بۆ ئەوەی کە ئێمە بەدواداچوون بۆ هەموو سەرنج و تێبینیەکانیان بکەین، بۆ سکاڵاکانیان بکەین، بۆ کێشەکانیان بکەین. ئیشەکانمان ئیشێکی زۆرن و هەموو لایەکمان سەرقاڵین بە جێبەجێکردنی و ئیشانەوە. ئەو لیژنانەی کە ئێوە بڵاوتان پێکردوون و ڕۆژانە بەدواداچوونەکەن، من ئەزانم هەڵبەتە و پرسیارانەیە کەم خۆم لا معلومە، بەڵام لەبەرەوەی بەرنامەم لەگەڵ خۆیان ناکردووە، بەڵام ئەم خەڵکە ئەوەی سنووری دەسەڵاتەکانی ئێوە لە چی ئەپارێزن؟ ئەتوانم بڵام هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە هەیە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی سەلامەتیەوە، لە ڕووی ژینگەییەوە، هەموو بابەتانەی کە پەیوەندیدارن بە ژیانی خەڵکەوە، لە ڕووی ئەمنیەوە، هەموو ئەمانە پەیوەندیدارن بە ئیشوکاری لیژنە هاوبەشەکانی ئێمەوە. ئیتر لیژنەکان وەکوتم 46 لیژنن و لیژنەکانیش هامەلایەنە. ینی ئێستا لێرەوە کە دەست پێکا لە بازاڕەوە تا ئەگاتە یەکێک کە سەوزەی کردووە و هەمووی ئەبێ بێتەوە سەر هەمووی پیشانی ئەو لیژنانە و ئێوە. ئەم لیژنانی ئێمە بە دواداچوونی بۆکەن. بۆ نمونە لیژنەمان هەیە لیژنەی عەلوە، بەیانیان سەعات 5 بەیانی لەگەڵکردنەوەی عەلوایە، ئەوان لەناو عەلوەی سلێمانیان بە دواداچوونەکەن بۆ کوالیتی هەموو ئەو سەوزە و میوەی کە هێتە ناو عەلوەی سلێمانی و دواتر لە ڕێگەی عەلوەی سلێمانیەوە دابەشی ناو بازاڕەکان نەکرێت. لیژنەی غازمان هەیە، سەعات 4 بەیانی لە کاتی کردنەوەی کارگەی بەرەمهێنانی بوتڵی غازە، ئەوان لە ناو کارگەکانان و بە دواداچوونەکەن بۆ بڕا غازەی کە بە سعرێکی پاڵپشتی کراو لەیان حکوومەتەوە دابین کراوە، ئەدرێتە کارگەکان چۆن نەکرێتە بتڵ و بتڵەکە چۆن نەگاتە دەستی وەکیلەکان و لە ڕێگەی وەکیلەکانی چۆن نەگاتە دەستی هاوڵاتی. جگەلەوە لیژنەمان هەیە تایبەت بە لایەنی سەیفتی بە دواداچوونەکەن بۆ هەموو ئەو شوێنە گشتیانە، بۆ ساڵۆنەکان هەیە، بۆ لیژنە هەیە تایبەت بە ساڵۆنەکان، لیژنە هەیە تایبەت بە سەلامەتی کرێکان لە شوێنی کارەکە، بە دواداچوونەکەن بۆ هەموو ئەو کارگە و شوێنە گشتیانی کە دەستی کاری تایە بە دواداچوونەکەم بزان ئایا ژینگەی ئەمانە گونجاوە بۆ ئیشکردن لە ڕووی سەلامەتیەوە، لە ڕووی تەندروستیەوە، ئایا ئەمانە دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە بۆیان نەکراوە. هەموو ئەمانە ڕۆژانە لە ڕێگەی لیژنەکانمانەوە بە دواداچوونی بۆ ئەکرێت. ئەو 46 لیژنەیە ینی حساب بکەین 150 کەسێک ئەگەر ببن، زیاتر لە 300 کەسە بەرپرسیارن لە ژیانی خەڵکی دانیشتوی پارێزگای سلێمان، بەرامبەر بە هەموو وردەکاریە کە پەیوەندی بە ژیانی خەڵکیەوە هەیە لەم شار. چی ڕوبەڕووی تۆ بێتەوە کاگاوات لە بەرامبەر ئەوان؟ یەکێ تەلەفۆنەکە وڵات سەوزەکەم پیسنە ڕاز ناکەن، یەکێڵێ وانی خەرامەیان کە ئەوانە هەمووی نایەتەوە بەردەم. ڕۆژانە دەیان و سەدان کێشە و گرروگرفت و سەرنجی تێبینی هاوڵاتیمان چ لە ڕێگەی تەلەفۆنەوە، چ لە ڕێگەی لیژنەکان خۆیانەوە، چ لە ڕێگەی سەردانی هاوڵاتیان خۆیانەوە بۆ ئێرە ڕوبەڕوومانە بێتەوە. چیڵێن مەسەلەن لەسەرەوە کابرا کە زارێکە مخالەفەشی کردووە، هەندێک زار زەحمەت قبوڵەکەین ئێمە
کە بڵین هاتوون دوکانەکەت داخینیان سەوزەکەت لێ تێکە دەینیان چوزانە بەنوع بە دوادا چوونیان هەیە. ئەوەی کە مای خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان ئێمە سەرڕای زیادبوونی ژمارەی سەردانەکانمان کە ساڵ لە دوای ساڵ ژمارەی سەردانەکان و ژمارەی لیژنەکانمان زیاترە بێت خۆشبەختانە ژمارەی سەرپێچی لە ناو شاری سلێمانیا کەمەکە کە ئەمە ئامانجی سەرەکی ئیشکردنی ئێمەیە. قەت ئامانجمان ئەوە نەبوو کە لە نیهایەتی ساڵە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی داخستنەکانمان زیایی کرد بێ یا ژمارەی غەرامەکەمان زیاتر بوو بێت. نەخێر ئێمە سەردانەکانمان ژمارەی سەردانەکانمان ئەکەینە قیاس بۆ چالاکی لیژنەکانمان و خەڵک هاوکارە خەڵک زۆر هاوکارە لە ناو شاری سلێمانیە. یعنی ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەتوانم بڵام لە 170 زیاتریش بەوەی هاوکاری و پشتیوانی خەڵکی بە شەرەفی ئەم شارەوەیە باقیەکەی تێگەڕێتەوە بۆ سەرجەم فەرمانگەکان زایدەن کەفاعەت و توانا و دڵسۆزی ئەندامانی لیژنا و بەشەکە. ئێرە پایتەختی ڕۆشنبیریە ڕنگدانەوەی ڕۆشنبیری شارەکە چی بە مەسەلەن کاری ئێوە بەخشیوە؟ ئەم شارە بگەڕێنەوە بۆ سەرەتای مەسەلەن هۆشیاریەکەی لەوەی کە بڵێ نەخێر من با دراوسێشم با ڕەفیقیشم بێ بەڵام ئەمە خواردنێکی خراپەیان ئەمە ئەمنیەت تێکەدایان ئەمە ئەوانەی هەموو دێنەوە بەردەستیەوە گەنی چ ڕنگدانەوەی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەم شارە لە هەموو شوێنێکەوە لە ناو سلێمانیا کۆکراوەتەوە لە بەغاوە لە بادینانەوە لە ڕۆژهەڵاتەوە لە باکوورەوە لە زۆربەی شارەکانەوە پەیوەندی بە هەموو ئەوانەوە کراوە کە ئەیانوێت لەم شارە نوێیان نیشتەجێ بن لێرە کۆبۆتەوە. مەسیحی تیا بووە، جوولەکەی تیا بووە، موسڵمانی تیا بوو، هەموو ئەمانە یعنی تۆ شارێک بووە بۆ کۆکردنەوەی هەموو جیاوازیەکان. یعنی ئەگە تۆ پێناسەی شار بکەیت بە مانای کۆکردنەوەی هەموو جیاوازیەکان کە ئەمە وای کردوێکێک بێ لە تایبەتمەندێتیەکانی ئەم شارە. جگەلەوە ئەم شارە پێش ئەوی لە قەڵاچۆلانەوە بگوازرێتەوە بۆ ئێرە بیلەوە کراوەتەوە بازاڕی تیا دروست بکرێت، حەمامی تیا دروست بکرێت، شوێنی عیبادەتی تیا دروست بکرێت، شوێنی حکومداری تیا دروست بکرێت. جگەلەوە بیلەوە کراوەتەوە چۆن ئاوی پاکی بۆ بگەێنرێتە ناو شارەکەەوە، چۆن ئاوەڕۆکەی دەرکرێت. یعنی شارێک بووە لە ڕووی پاک و خاوێنیەوە شارێکی نمونەیی بووە و هەموو ئەم جیاوازی و ئەم تایبەتمەندێتیانە وای کردووە سلێمانی لە ڕووی ڕۆشنبیریشەوە شارێکی جیاوازتر بێت. جگەلەوە ینی هەموو شتێکی پێ قبوڵ نەکراوە. ئەمە وا ئەکات ئەرکی ئێمە لەلایەکەوە قورستر بێ و لەلایەکی تریشەوە کار ئاسانیەک بێت یاخود هاوکاریەکی زیاتر بێت و پاڵپشتێکی زیاتر بێت بۆ باشتر جێبەجێکردنی ئەرکەکان. ئەزای سیاسەکانی باکوور قسەیەکیان هەڵێن سلێمانی هەردەم لەسەر پێیانە ئەوانێ باکووری مەسەلەن ئەو لەسەر پێبوونە ئەو هەموو هۆشیاری ورتوریایە ئەشێوەی قورس نەکردووە؟ من وەکوتم لەلایەکەوە ئەرکەکەی قورس کردووە بەڵام لەلایەکی تریشەوە هاوکار و یارمەتی دەربووە بۆ باشتر جێبەجێکردنی ئەرکەکانمان لەم شارەیە. ئیشکردن لە ناو شاری سلێمانیا قورسنی ئاسانە. من بە قورسی نازانم بەڵام گرنگ ئەوەیە تۆ چۆن لەبەر خەڵکەکەی تەعامل لەگەڵ خەڵکەکەیان بکەیت، چۆن لەگەڵ یان نابژی. کاگاوت ئاسان خەڵک ونە بێ لەو شارەیانی تێکەڵە بێ لەگەڵ حەزارەت و کلتوری و شارەیە زۆر بە ئاسانی زوو ئەبی بە سلێمانی زۆر بە ئاسانی وەکوتم ئەم شارە لە کۆبوونەوەی جیاوازیەکان نەوە دروست بوو بۆیە کەسێک کە یەک لەم شارەیە هەست بە غەریبی ناکات بە ئاسانی تێکەڵە بێ لەگەڵ شاری سلێمانی. ئێستا لێرە باکووری لێ ڕۆژهەڵاتی ڕۆژاوای لێیە وانە باشووریش خۆمانی لێن و ئەوەی کە ماوەیەکیش لە سلێمانی مایەوە ممکن نییە حەسکام شارە بەجێ بێڵێ هەر بیریەکە بێگومان. باشە زۆر ئازاریەدەن زۆر لێدەن ئەحساسی تۆ چێ لە وەختانە بەداخەوە مەسەلەن سیاسیەن و ئیداریەنیش زۆر ئازاری سلێمانی دەرێت. سلێمانی مستحقی نییە ئەوەی لەگەڵا بکرێت. سلێمانی پێشەنگ بووە لە قوربانیدان لە کوردایەتی بوون
لە شاری پێکەوە ژیان لە لایەنە ڕۆشنبیریەکەوە لە لایەنە ئەدەبیەکەیەوە لە لایەنە هونەریەکەوە لە هەموو ئەمانەیە خزمەتێکی گەورەی بە کوردستان و بە کوردایەتی و بە هەموو ئەوانە کردووە. بۆیە شایانی ئەوەیە کە لە هەموو لایەکەوە قەدری ئەو تایبەتمەندێتیانەی ئەم شارە بژیرێتەوە پشتیوانی لێ بکرێت بۆ ئەوەی بتوانێت خزمەتی زیاتر پێشکەشکات. سلێمانی هەر بۆ خۆیەتی یعنی سلێمانی وەکو شارێک ئەوەی کە هەیەی و ڕۆشنبیری و ئەو هۆشیاریە نەتەوەیی وانە هەر بۆ خۆیەتی یان بۆ شوێنی تریش کوردایەتیشە؟ نەخێر هەر بۆ خۆی نییە، بۆ هەموویەتی، بۆ کوردایەتیە، بۆ هەموو کوردێکە، ینی هەموو کوردێکی دڵسۆز ئەگەر بە چای وجدانەوە سەیری خزمەت و بەخشەکانی ئەم شارە بکاتێگە ئەمەی کە سلێمانی کردوێتی خزمەتێکی زۆر گەورە بووە لە هەموو ڕوویەکەوە. زۆر جار دەستی سیاسی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئازاری ئێرەی داوە، مەسەلەن ململانەی سیاسی ناوخۆی هەموو ئەوانە، بەڵام سلێمانی هەر جوانتر پێشکەشەکە. ئەمە لە چیەوە سەرچاوەگرێ؟ ئەوە لە سروشتی سلێمانیەوە سەرچاوی گرتووە. باوازەح بم بۆ بینەرەکانم، مەسەلە ململانی توندی یەکێتی و گۆڕان لێرەیە، معارەزە و یەکێتی، معارەزە و دەسەڵات کە یەکێتی لێرەیە. بە دیوێکە کە یەکێتی و پارتی دۆخیان خراپە بێت لە حکومڕانیەوە معلوم بوو کە ئێمە دایان بەرنامەمان لەسەر کرد سلێمانی سزادرا. باشە، بەڵام پرسێکی نەتەوەی دێتە پێشەوە، پرسێکی نیشتیمانی دێتە پێشەوە. هەولێر ئازارێک چێ بێ لێرە سلێمانی پێش هەولێر ینی دەستی سۆز درێژەکە بۆ ئامەد، بۆ مەهاباد، بۆ مەسەلەن عەفرین و کۆبانێ، ڕەنگە زەنابشایەتی بۆ کەمپینەکانی کورسات بدەیت کە لەم نەسوورەکە ئەکرێ سەیری خەڵکی سلێمانی کە من مەسەلەن ئاهاتینە بەردەم شاشەکەمانوت داوایان لێ کردوین بەتانی زیاتر بیان شیری مناڵ بێ، بە سەعاتێک دوای ئەو بانگەوازە هەستت پێ ئەکرد کە خەڵک شتەکانی هێنا. ینی بۆ زۆر تەفاسیلمدا پێی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتۆ کاگاوات؟ وەڵڵی من وەکو پێم وتی ئەمە لەو تایبەتمەندێتیانەوە سەرچاوی گرتووە کە ئەم شارە خاوەنیەتی 240 ساڵ بۆ تەمەنی ساڵێک بۆ تەمەنی شارێک زۆر نییە، بەڵام ئەو تایبەتمەندێتیانە وای کردووە کە ئەم شارە وا دەربکەوێت کە تەمەنی زیاتر لە هەزاران ساڵە، یعنی خاوەنی شارستانیەتە، خاوەنی مێژووە و خاوەنی کۆمەڵێ دەستکەوتە کە زۆر شاری تر بە هەموو تەمەنیان پێی نەگەیشتوون. سەبارەت بە ململانی سیاسی بەداخەوە زیانی بەم شاری ئێمە گەیانوە، چ لە ناوخۆیە چ لە ئەوانی ترە. ینی ئێستا هەر کاتێک پەیوەندی بینی سلێمانی لەگەڵ هەولێرە خراپ بێت، بەداخەوە کاریگەری لەسەر ئیشی ئێمە زیاترە بێت و ئەرکی ئێمە قورسترە بێت، پەیوەندی بینی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە خراپ بێت، بێگومان ئەرکی ئێمە دووقات و سێقات قورستر ئەبێت. ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر شارەکە دروستەکە و لەسەر خەڵکی شارەکەش دروستەکان. بە ئومێدی ئەوەی کە هەمومان لەسەر خزمەتکردنی ئەم وڵاتە و خزمەتکردنی سەرجەم شارەکان بێ فەرق و جیاوازی، هەولێریش فەرقی نییە بۆ ئێمە، دۆکیش فەرقی نییە بۆ ئێمە، هەمویان شاری کوردستان. وڵایەمە زۆرمان پێخۆشە هەولێر پێشەکەوێت گەشە ئەکات و دهۆک پێشەکەوێت گەشە ئەکات، چکە هەموو شاری کوردستان و ئێمە بە شاری خۆمانیان نەزانین. بەڵام ئەم شارش شایانی ئەوەیە کە خزمەت بکرێت، کە پشتیوانی لێ بکرێت بۆ ئەوەی بتواندرێت ئەو بەخشانەی کە لە مێژووی میلەتەکەمان ناهەی بۆ زیاتر بێت. کەواتە مەسەلەن من ببوورە گەر زیاد لە پێویست مجاملە نەکەین، بەڵام واقعی شارێک باسکەین کە لە کوردایەتە دەستێکی باڵای هەیە، تۆش قایمقامی ئەو شارێت و تێکەڵێکی تەواوت لەگەڵ خەڵکەکەیە هەیە. مەسەلەن لە پڕە بینین ئەڵێن بەنزینی ئەمبوڵانسەکانیان پێنیان، مەسەلەن خسخانەکان سلێمانی تام ئەو فترێژ نازام ئاماری دقیقیان نە، بەڵام لە سەحەیە لە پێش بۆ زۆر لە ئەستی عێراقا چ ئەحساسێکت هەیە کە ئەو کەم و کوڕیانە ئەبینی وەکو قایمقامی شارەکە؟ زۆر زۆر ناخۆشە و خۆشتان نزان ئیش بە تیمەکرێت و بە هەمومان تیمەکە تەواوکەین بە هەموو فەرمانگەکان. یانی گەر فەرمانگەیەک
کەم و کوڕی هەبێ نوقسانی هەبێ کاریگەری لەسەر ئیشکاری عامی بنمونەیەکێنەوە دەرمان نامێنێ لە پڕمان مەسەلەن ئەمە هەمووی تاسێک پەیوەندیدارن بە یەکتریەوە پەیوەندی بە ئیشی یەکتریەوە هەیە بەداخەوە ئێمە لە 2013ەوە ئەم حکوومەتە میزانی نییە کە پێویستێکێک لە ئەولەویاتەکانی حکوومەتی داهاتوو دانانی میزانیە بێت بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو میزانیەوە هەر دائیرەیە هەر فەرمانگەیە هەر وزارەتە بودجە و میزانی خۆی بە دیاریکراوی بۆ دابدرێت و لە ڕێگەی ئەو بودجەیەوە بتوانێت و ئەرکانی کە ڕوبەڕووی بۆتەوە جێبەجێیان کات لەمە لە فەرمانگەیەکەوە هەتا ئەگاتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستە میزانیەک هەبێت تۆ بووی بزانی تۆ بزانی چی ئەەکەی بەڵێ بێگومان ئەو ڕۆژانەی کە بەناو کۆمەڵی قەیراناتی ئەپەڕی بۆ نمونە بێ بەنزینە بێ مەعاشیە بێ دەرمانیە چ هەستێکت هەیە کاکاوە یعنی لە چ دۆخێکایی وەڵڵی وەکوتم هەستێکی زۆر زۆر ناخۆشە ینی ئینسان لەوە ناخۆشتر نییە تۆ هەست بە نوقسانیە بکەیت هەست بە کەم و کوڕیە بکەیت و هیچیشە لە توانایە نەبێت بۆ چارەسەرکردنی لە کاتێک کە ئەزانی ئەم نوقسانیە ئەم کەم و کوڕیە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروستەکات لەسەر لایانی تەندروستی هاوڵاتیان دروستەکات لەسەر لایانی سەلامەتی و سەیفتی هاوڵاتیان دروستەکات یعنی دڵنیا بە زۆر زۆر ئازارمانەیە خولیات یان ئومێدت یان هیواد بۆ سلێمانی چیا بۆ سلێمانی چیتری بۆ بکرێت لە جادەوبان لە خزمەتگوزاری لەوەی کە مەسەلەن ساڵانی زوو خەڵک ئەیوت با سەیری پێشکەوتنەکانی سلێمانی بکەین ئێستا لە زۆر ڕۆوە وەستاوە خولیای ئێوە چی و کەسایەتێکی شارەکەوەکۆ و بەرپرسێکی شارەکە من ئەگەر ئەم شارم خۆش نەوێت ممکن نییە بتوانم هەموو کوردستانم خۆش بێت زۆر سەرەتا بێ لەم شارەوە دەست پێ بکەم ڕاست و حەز و خۆزگەی من ئەوەیە کە ئەم شارە لە پێش هەموو شارەکانی ترەوە بێ لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە لە ڕووی خزمەتگوزاری پەروەردەییەوە لە مەسەلەی عیمرانە لە مەسەلەی وەبەرهێنانە لە هەموو ئەو ڕوانەوە و هەرچیشمان لە توانایە بێ ئەیکەین بە هاوکاری لەگەڵ تیمە گەورەکەیە بۆ ئەوەی کە ئەم شارەی ئێمە بەردەوام لە پێشەوە بێت ئەمە بە مانای شارچێتی نایە نەخێر یعنی جەنابی کاک ئومێد خۆشناویش بۆ هەولێر ئەبێ وا بیر بکاتەوە جەنابی کاک نەبەزیش وەقای مقامی مەرکەزی هەولێر ئەبێ بۆ هەولێر هەروە بیر بکاتەوە یعنی ئەو ئەگەر ئەو حەز و خولیایی هەبێت بۆ گەشەکردن و بەرەو پێشەوە چوونی هەولێر منیش ئەو حەقم هەیە کە بۆ سلێمانی کە حەزکەم سلێمانی پێش هەموو شارەکانی تر بێ لە هەموو ڕوویەکەوە ینی ئومێدەکە وایە دەست پێ بکە لە هەندێک جادەوبان و شتا حرەکەیەکە بینین ئینشاءڵڵا بە هەوڵ و هیمەتی هەموولایەکمان بەڵام سەرەتا ئەبێ هەموو ئەو بربەستە سیاسیانەی کە هەن لە بەردەم پرۆسەی سیاسیە لە بەردەم پرۆسەی حکومڕانیە ئەبێ ئەمانە لا ببرێن بۆ ئەوەی بەیەکەوە هەرچیمان پێ بکرێ بۆ زیاتر خزمەتکردنی شارەکان ئەنجامی بین سلێمانی بە سروش حەزیان لە ژیانە حەزیان لە جوانیەکانی ژیانە بەڵام مەسەلەن ئێستاوای لێ هاتۆ لە هەندێک شوێن تۆزێک بێ ئەمەلی دروست بۆ جادەی 100 مەتری دەست پێ ئەکات فترێکی زۆر چاوەڕێکی تەواو نابێ پرۆژێکی تر دەست پێکە خەڵک دەستی لەسەر دڵێتی خوایە زوو تەواو بێ بۆ ئەو چیتان کردو مەسەلە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ترە هاوکارەکانی تر تا بتوانن کە زوو ئەو ژیانە بڕۆنە سەرجێ ئەزانم بڕۆنە سەر ینی بۆتایی ئەزانم ئەرکە سەرچیەکە هەمووی لای تۆ نییە بەڵام بەشێکی ئەوەنی من ئاگادار بم هەم جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت و پارێزگاری سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ینی هەرچیان لە توانایە بێ ئەیکەن بۆ لابردنی هەموو ئەو ئاستەنگ و گرفتانی کە هەن لە بەردەم جێبەجێکردنی ئەم پرۆژە گرنگەیە بۆ شاری سلێمانی کە پرۆژەیەکی زۆر گرنگە کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی
بەشێکی زۆری ئەولۆد و قەرەباڵغی کە ئێستا لە ناو جادەکانی سنتەری شارە هەن. باشە چیتر بەدەستەوەیە بۆی سلێمانی فراوانتر بێ لە پێشتر چۆ دەرەوەی شۆستی نیەتەکە وایە بچێتە خواردتریش دەوروبەری 100 مەتریش ئێستا لە ڕووی ماسەر پلان و دیزاینەکە وەبەرهێنانەوە خۆتان ئاگادارن ینی پرۆژەیەکی زۆر لە ناو لە کارایە حتمما ئەمانە بە تەواوبوونی ئەو پرۆژانە سیمای شاری سلێمانی ئەگۆڕێتەوە سلێمانی ئەبێت بە شکل و شێوەیەکی تر دەرەکەوێت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە وا ئەکات ئەرکی ئێمەمانان و سەرجەم فەرمانگەکان لەم شارەیە قورستر بێت حتمما قەرەباڵغی و لۆدێکی زیاتر ڕوئەکانە جادەکانمان و پێداویستی دابینکردنی ئاو و کارەبا بۆ ئەو شوێنانە و دابینکردنی خزمەتگوزاری زیاتر بۆ ئەو شوێنانە واروها لە ڕووی ئەمنیەوە لە هەموو بابەتانەوە هەموو لایەکمان ڕوبەڕووی ئەرکێکی قورسترەوی کێ یارمەتی دەرتە مەسەلەن بتوانی هانای بۆ هەندێک لە کێشانەی تایبەتمەندم بە جەنابتەوە لە ئاستی باڵای حزبی حکومی دعم بکەن ئەڵبەت دامی شخصی تۆ نییە دامی شارەکە بکەن. من ئەوەی کە تاوەکو ئێستا هاوکار و پشتیوانمانە پارێزگای سلێمانی هاوکارمانە و جەنابی کاقوبات بە شخصی هاوکار و پشتیوانی جێبەجێکردنی ئەرکەکانمانە و من زۆر سوپاسی دامەزاوە داراییەکانی کێتی نیشتیمانی کوردستانەکەم کە زۆر کات لە کەم و کوڕیەکانمانە لە نوقسانیەکانمانە بۆ جێبەجێکردنی ئەرکەکان هەنان بۆ بین و دێن بە دەنگمانەوە کە بەشێکی ئەو ئەرکانی ڕوبەڕوومان بۆتەوە لە ڕێگەی ئەوانەوە سوکتر بووە و هەموو ئەولانانە هاوکارن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەرکەکانمان جێبەجێ بکەین لەم شارەیە و بەڵام لە سەروی هەموویەوە خەڵکی ئەم شارە و هاوکاری و هامانگی فەرمانگەکانی شاری سلێمانی ئەمە وای کردووە بەیەکەوە بتوانین زاڵبین بەسەر بەشێکی ئەو ئاستەنگ و گرفتانێکان لە بەردەم جێبەجێکردنی ئەرکەکانمانە. زۆر باشە سلێمانی گۆشەی جوانی زۆر زۆرتیایە باخی گشتیمان هەیە کە هەم بەشێکە لە مێژووی ئەو شارە و کولتور و جوانەکانی ئەو شارەگەری ئیزن لەسەر بێ بەشێکی تری بەرنامەکەمان لەوێت تەواوکەین بەڵام بە پرسیاری جیاوازتر مەسەرچەوە بفەرمونن. سپاس. کاگاوت ئەوە باخی گشتی گۆشەیەکی تقریبا بچووکی جوانی لە سلێمانی وایە باخی گشتی لای کاگە ئاوات چیەگەێنێ وەکو هاوڵاتی وەکو بەرپرس فەرموو. تاوانەمە یەکێکە لە گۆشە جوانەکانی شاری سلێمانی درست سەرەتای سلێمانی و سەرەتای دروستکردنی باخچە لە باخچەی گشتیەوە دەستی پێکردووە لە ناو شاری سلێمانیە و ئێستا خۆشبەختانە دەیان و سەدان باخچەی جیاوازتر هەیە بە ئومێدی ئەوەی کە بتوانین سلێمانی هەمووی ئاوا سەوزکەین بەڵام جێگەی دەستخۆشیە کاتی خۆی زۆر بە جوانی دروست کراوە دار و درەختیان لە زۆر شوێنی تری دنیاوە بۆ هێناو لێرە ڕویان نوێنە ئێستا بینین یەکێکە لە باخچە جوانەکانی شاری سلێمانی. دروست خۆت وەکوی سەردەمی گەنجی و مناڵی و سەر و تر چیت بیرەخاتەوە هێرا؟ من سەردەمی مناڵیم لە شارباژێر و لە چوارتاش جێگەیەکی تایبەت و خۆشەویستیە لە دڵ و دەرونی منە چکە سەردەمی مناڵیشتام کرد بۆ سەوزایی لەوێش فترێک من سەرۆکی شارەوانی بووم دواتر قایمقامی قەزای شارباژێر بوو ئەوەنەی لە توانامانە بوو بە هەوڵ و هیمەتی هەموو خۆشەویستانی لە شارەوانی چوارتە کردمان بۆ سەوزکردنی ناو چوارتە و دەوروبەری چوارتە ئەوەی کە لە توانامان نبوو
سەوزایی جێگەیەکی تایبەتی هەیە لە ناو دڵ و دەرونی ئێمە خۆم حەزی لێ یەکەم و هەرچیشم لە توانایە بێ لە هەر جێگەیەک بم لە هەر شوێنێ بم ئەوەی کە لە تواناما بێ ئەیکەم بۆ سەوزکردن و بۆ داڕوان و ئەوان ئێرە ئەکیید گرنگی زۆری پێدراوە مەسەلا من ئاژەڵی شەوینم ئاژەڵەکانی ماڵی نین بەڵام لە مرۆڤ نزیکە بنەوە خەڵک خواردنیان پێدا و هەنین سیزامێکی مۆزاییکێکی زۆر جوان دروست بووە لێرە کەشێکی زۆر جوان دروست بووە لە ناو باخی گشتیە چینە سەر وەکوڵی گۆژە لە گۆژە باس یەکێکە لە دیمەنەکانی کە سلێمانی پاڵی پێوەداوە پار بوو بینیم سوتا بوو تۆ مقابلێکەکەی ئەگری ئەمە حساسەوە چیەوە دێ ئێستا ناتوانم باسی ئەو ئەحساسە بکەم چکە ئەو ئەحساسە هی کاتی خۆیەتی هی کاتی ئەو ئاگرەیە کە زەرەر و زیانێکی بە دوای خۆیان هێناوە دار و درەختێکی زۆری سووتانووە ڕووبەرێکی بەرفراوانی سووتانووە ئەو ئەحساسە بۆ هیلاکی و ماندووبوون و ڕەنجی سەدان و هەزاران کرێکارەکە بەو شاخەوە کاریان کردو ئیشیان کردو بۆ سەوزکردنی ئەو شاخە و سەوزکردنی ئەو شاخە بەشێکە لە حەز و خولیای من و هەزارانی وەکو من لەم شارەیە کە بە ئومێدی ئەوەی کە ئاوڕمان نایەوە ڕۆژێک گۆیژە هەمووی بە سەوزی ببینی وەکو پانۆرامایەکی سەوز لە پشتی سلێمانیەوە دەرکەوێت ینی ئەو لەوە دێ لەو خەمخۆری و سۆزیەوە دێ ئیتر ئەوە ئەحساسێکی جیاو ێستا نازانم چۆن تعبیری لێ بکەم بۆ ئەوەی ئەو حاڵەتانە دووبارە نەبێت تۆ ئیشتان بۆ کردووە مەسەلەن بۆ ئەو خەفەتە ئەو داخە نەبینن بەڵکو سەوزی ببینن ساڵانە ئەوەی لە توانامانە بۆ کردومانە بۆ ڕێگریکردن لە ئاگرکەوتنەوە بەڵام خۆشتان نەزانن ئەمە بە تەنها بە حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت ناکرێت بە هەموو لایەکمانەکرێت یعنی ئەگەر تۆ هەموو دارێک دوو کە سێ کەسیشی بە دیارەوە دانیت ئەگەر هەمومان هەست بە مەسئولیەتی دارستانەکە نەکەین بخوا هەر مەترسی لەسەر ناتوانێت مەسەلەن بپارێز نەخێت بۆ سەوزایی چیتر لە خەیاڵایان حەستە کرد چیتر ببێت بۆ ژنگەی سلێمانی لەبەرەوەی مەسەلەن ئەو پارچی ئازادیمانێ هەواری شاربان هەیە پارچی مەولانامانێ کۆمەڵێک پارچی تر هەیە و باقی گشتی خۆمان تایە قساکەین شوێنێکی ترت هەیە چ ئومێدێکی ترت یان هیوایەکی ترت هەیە بۆ جوانکردنی ئەو شارە بۆ سەوزترکردنی ئەو شارە وەڵی هیوادارین ینی کە ڕێژەی سەوزایی لە ناو شاری سلێمانیا ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بێت ئێستا بە پێی ئەو خەمڵانی کە لایەن شارەوانی سلێمانی و بە پێی ئەو ڕوبەرانی کە شارەوانی سلێمانی و بەشی باخچەکانی شارەوانی سلێمانی وەریان گرتووە ڕێژەکەی گەیشتۆتە نزکەی لە 12 بۆ لە 13 ینی ئومێدمان ئەوەیە کام ڕێژەیە زۆر لەوە زیاتر بێتە لە 20 لە سەرچنارێکەکە لە و مەجای ئیشکردنیش هەیە بە ئومێدی ئەوەی کە پارە هەبێت ئەوە بە هەموو لایەکیشمان وەکو یەکتیم هەوڵ بین ئەو ڕوبەرانی کەماوە کە قابلی سەوزکردنە کاریان تیا بکەین بۆ سەوزکردنی تێبینیم کردووە چ لە قسەکانی ناو قایم قامێت و چ لێرەشە زۆر بە ناڵی من یان وا ئەکەین یانوا ئەەکەم باسی تیمەکەی ئەو تیمۆرکەیە بەڕاستی لە ناو کووردا کێشەی تیمۆرکیمان هەیە میشە یەشێکەڵێ من بووم هی ئەوانی تریشەکاتەی خۆی و بەڵام کە هاتە سەر شکست ئەڵێ منی هەرتیانە بووم ئەگەر بەرپرسی یەکەمیش بێ دەستخۆشیت لە یەکەم بۆی کەڵی بە هاوکاری هەموو لایەک تەنانەت باسی چوارتات کردوتر هەمومان بێکەوە ئەکی دەوە ڕاستەکەی ئەوە ڕێگە ڕاستەکەی دەست خۆشکاتە شڵا ئایندە ڕوونترەوی کاگاوات بۆ سلێمانی شو بۆ شخصی خۆشت ئەجێڕمۆ بۆ سەردەمی کۆرۆنا ڕۆژانێکی چۆن بوو سەختیەک بوو مەسەلا ڕۆژانێکی سەخت ئێمە بەردەوام و کورسات و جەنابەت پەیوەندیمان هەبوو بەڵام ناتەزانی چی ڕووەدا مەسەلا ئێستا قەیرانێکی ئەزانی چۆن مامەڵی لەگەڵاکەی بێپارەیە ئەمە دیارە بەس کۆرۆنا شتێک بوو نەتەزانی چی ئەەکەی ڕۆژانێکی زۆر ناخۆش و سەخت بوو و بە تەنها بڵێن
کەسێک و دوان و یا ملەتەیە دوانی نەگرتبوو هەموو مرۆڤایەتی گرتبوو بۆیە ئەمەوە خوازێت کە مرۆڤایەتی هەمووی بەیەکەوە وڵاتان هەمووی بەیەکەوە کار بۆ ئەوە بکەن کە نەهێڵن ئەو ڕووداوانەیە ئەو کارە سەرتە سروشتیانە کاریگەری لەسەر ژیانی کۆمەلگا و سەرجەم تاکەکانی کۆمەلگا دروستکەن ڕۆژگارێکی زۆر ناخۆش و ناڕەحەت بوو توانم بڵم بەرچاومان تاریک بوو نەمانەزانی چۆن ئیش بکەین ینی ترس هەر چوار دەوری گرتە بووین بەسە لەسەر قەیرانێک دیتە پێشەوەڵی دۆستمان هەیە و ڕوو لە ئەمریکاکەین ڕوو لە تورکیاکەین لە ئێرانەکەین ئەمە گشتی بوو ئەمریکا خۆی گرفتارەوە بەدەستیەوە بەڵام ئەحساس و بەدەنگەوە هاتون و ئەو تیمۆرچ عامەی لەناو خەڵکە ئەو چۆن بینی زۆر باش بوو ئەوەی کە تۆ ئێڵێت ینی پێویستیمان بە ئەم بوو بە ئەو بوو بەعکسەوە لەو ڕۆژگارەیە خواخوامان بوو لە یەکتری دوورکەوینەوە وانە ینی خواخوامان بوو سنوورەکان لە بەرامبەر یەکتریاتون ترکەین یعنی خواخوامان بوو پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان بەرتەسک بێتەوە بۆی بەرکەوتەمان لەگەڵ خەڵکی ترانە بێت ینی ڕۆژگارێکی ئاوا بوو چی زۆر ناخۆشت بینی لەو ڕۆژایە وەڵاشتی زۆر ناخۆشمان بینی چی زۆر زۆر ناڕەحەتیانە کردین ئەو کەسانە بوون کە لە ماڵەوە بوون و سەرچاوی بژیویان ئەوە بوو کە ڕۆژانە کاریانە کرد و لە نەتیجەی کارکردنەکەیان ئەیانتوانی ماڵ و مناڵی خۆیان بژێن ئەوانە بەردەوام پەیوەندیان پێوە کردین تەلەفۆنیان بۆەوە کردین کە سەرچاوی بژێویەکەیان بڕابوو و خواردنیان نەبوو لە ماڵە دا و دەرمانیان نەبوو لە ماڵە دەیان و سەدان کەس تەلەفۆنی بۆ کردین پەیوەندی پێوە کردین کە نەخۆشی درێژخایانی هەبوو دەرمانەکانی نەماوە چۆن وا بکەین دەرمانەکانی پێ بگات کارێکی ئاسان نەبوو کارێکی زەحمەت بوو دەیان ماڵ پەیوەندیان پێواگرتن کە خواردنیان نییە لە ماڵەوە و پارەشیان نییە بیکڕن چۆن وا بکەین کە خواردنیان پێ بگەێنین ئەمانە زۆر زەحمەت بوون بۆ ئێمە و ڕۆژانە ئازاریانەیە مەسەلەن ئەوە وەکو ناخۆشی بەڵام لەگەڵ ئەو ناخۆشی و سەختیە چی دڵی خۆشە کردی جانی هاوکاری و خەمخۆری خەڵکی دەوڵەمەنگ و خەڵکی پارەداری ئەم شارە یعنی کارێکیان کرد کە نەیان هێشت ئەو بارودۆخە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیانی ئەم شارەی ئێمە و ئەم وڵاتی ئێمە دروستکە هەڵمەتێکی خێرخوازی گشتی کرامە زۆر هەر یەک لە منۆکوی عەلامێگە وەختە چەندین کۆمپانیای سەلەن پیانوتین چێتان پێشک دێشێت تەلەفۆنی بۆ کردەوە لە هەموو لایەکەوە خەڵکەکە ئەویست ئەوەی کە لە دەستیاتی بیبەخشێ زوو بچە بەهانای خەڵکی فەقیر و هەژارەوە ئێستا جیا لە کۆرۆنا لە سەردەمی کۆرۆنایانین بەڵام بۆ نمونە لە مانجی ڕەمەزانە خۆتەزانی سلێمانی پەرپەڕێتی لە مێدیا و ماسمەدیا و سۆشال مدیاشی تر سلێمانی مەدانێکە بۆ ئیشکردنی مێدیایی وایە مەسەلەن یەکەم گۆڤاری ڕەخنەگرە لێرەیە ڕۆژنامێ لێرە تەلەڤیزۆن لێرەیە ماشەڵڵا هەرچی ئەڵەستێت مەسەلەن وێبسایتێک یان پەیجێکە کاتەوە و لە سلێمانیە ئیشەکە بۆیەشە مەسەلەن کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەبێ زۆر لەبەر پسەکە قژیان دیارەوانێ لەبەر مایکەکان لە ڕەمەزانە مەجموعەیە خەڵکت ئەبینی ڕست ئەچن گۆشی سەیرە دۆزنەوە مەسەلەن بە دیوێکا جێی دەستخۆشیە چ ئەحساسێکت هەیە کە بینی پیرە پیاوێک دانیشتۆ بە دیار فرۆشتنی چەند کلێنسێکەوە یان چەند لفکەیەکەوە یان شتێکی بەسیتەوە کە گەر هەر نەموشی بفرۆشێ ناکاتە 20,000 10,000 15,000 تۆ قامی لەو شارە بەرپرسی لەو شارە ئەو وەختە ئەو دیمەنانە ئەبینی مەسەلەن ئەمە دیوێکێتی مەسەلەن ئەحساسێکە تێ و ئەبینی کە دوای دووسێ ڕۆژ بە فریایەکەون و خەڵکێکی زۆر ئەچێ کەمپینی بۆکە ئەمە چیت پێڵێ بەداخەوە ئەو دیمەنانە هەمومان ئازارەیە لە کاتێکە ئەمە ئەرکی حکومەتە کە پێویستە ئەو کەسانی کە تەمەنێکیان لە خزمەتکردنی ئەم وڵاتە بەڕێ کردووە ئیتر پێویستیان بە ئیسراحەتە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکرێت بۆ ئیسراحەت بکەن لە ناو ماڵەکانی خۆیانە نەک
بێت لەسەر جادە لفکە بفرۆشێت سابوون بفرۆشێت بە دیار 4 کلێنێک سەوەدا بنیشێت کلێنێکس بفرۆشێت ئەوە واجبی هەموو لایەکمانەوە بە تایبەتی واجبی حکوومەتە و بزات وزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە نەیەڵێت ئەو نمونانە لە ناو شارەکانە بمێنێت. بیرتان لەوە نەکردوەوە سەرژمێریە بکەن لانی کەم ئەوانەی زۆر بەجددی بە دوواداچوونی بۆ بکەن مەسەڵەن هەژارن لە ڕێ خێرخوازانەوە بێ لە ڕێ خەڵکی سەروەتمەندەوە بێ بتوانن هاوکاریشی ماگانە بۆ کەسانە بکەن ئەگەر حکوومەتیش نەتوانێت بەڵام حکوومەت بتوانێت پۆلێنێک بکە خۆی پێویستە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی ئەو ژمارانەی لابێت بەڵام خۆشتان نەزانن بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە و ڕووی لە ناوچەکەمان کردووە دەیان و سەدان و هەزاران کەس لە سووریاوە ئاوارە بووە جاری وایە لە ئێرانەوە ئاوارە بێت لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە ئاوارە بن بۆی ئەم ژمارانە بەردەوام لە گۆڕانان ینی خەڵکی خۆمانی تایە بەڵام ژمارە زۆرەکەن ئەوانن کە لەم لاولاوە هاتوون ئەوش ناتوانن ڕێ لێ بگیرێ ئاسان نییە زەحمەت ینی کەسێک لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتووە چۆن ڕێگری لەکەی کە نێتە ئەم شارەوە بەڵام ئەکری ڕێگری لێ بکەین کە سوال نەکات یاخود لە شەقامەکانە کارێک نەکات بێتە هۆی دروستبوونی قەرەباڵغی و لۆدێکی زیاتر لە ناو شەقامەکانە جگەلەوە ئێمە لیژنەیەکمان هەیە لیژنەی بە دوواداچوونەکات بۆ مناڵی خوار 18 ساڵ ئەمانە نابێ ئیشیان پێ بکرێ نابێ کاریان پێ بکرێ بەڵام دەیان و سەدان خێزانی تایە کە لەم لاولاوە هاتوون لەم شارەیە مناڵەکان ئەخەنە سەر جادە و کار و کەسابەتیان پێەکەن سواڵیان پێەکەن یا ئیشیان پێەکەن و ئێمە چەند پێمان کرابێت ئەو مناڵانەمان ڕەست کردووە ڕێکاری یاساییمان بەرامبەر بە دایک و باوک و کە سوکاری ئەو مناڵانەیە ئەوانی بەکاریانهێنن ئەوانی بەکاریانێن بەڵێ باشە ڕۆژی ئینسان کە دێتە دەرەوە جا هەر ئیشێکی هەبێ بە پێی تابەتمەندی شەکەی هەندێک شتێ دڵخۆشەکە هەندێک دڵتەنجەکە چ شتێک هەیە کە کاگاوات ڕۆژانە دیمەنەکان ئەبینێیان ئەی بیستێ دڵخۆشەکە واللهی ئەو گیانی هاوکاری و هاوخەمی کە لە ناو ئەم شارەیە هەیە ئەمە دڵخۆشمەکە کە بەخۆشی و ناخۆشیەکانەوە یەکترین ئەمە دڵخۆشمەکات جگەلەوە هاوکاری و هامانگی بینی ئەم فەرمانگانە بەیەکەوەکو یەکتیم ئەمانە هەمووی دڵخۆشمەکات بەڕاستی پاک و خاوێنی لەم شارەیە دڵخۆشمەکات و پێکەوە ژیان و ئاسی و شیاری خەڵک لەم شارەیە زۆر کات دڵخۆش مەکات بەڵام هەندێ چی دڵتەنگەکە دیمەن و سەرنجیش لە ناو شارە کە ڕۆژانە ئەبینم ینی ناڕەحەت خەڵک یاساشکێنی ئەکات سەرپێچی یاساکانی هاتوو چۆ ئەکات پابەند نییە بە پاک و خاوێنیەوە جگەلەوە بە دەنگێکی بەرز هاوارەکات یاخود هۆڕین بە ئۆتۆمبیلەکەی لێ ئەدا دیمەنە ناشارستانی دیمانانە ئەمانە هەمووی ناڕەحەت مەکە و ئازارمەیە تۆ لە حزبی دەسەڵاتی کاگاوات لێچێتی نیشتیمانی کوردستانی بەڵام ماوەیەکە قایم قام بەرپرس بووی لە چەند شوێنێکی جیاواز هەڕەشەی ژیان یان هەڕەشە یا بە ڕوونی بیڵێن هەڕەشەی کوشتن لێ نەکراوە هیچ کات نەبووە یان کەسێک مەسەلەن بە مۆبایل بە نامەیەک نەخێر نەبووە من زۆرترین ئیجرعاتەکەین لەم شارەیە باسیەوەکەم بەڵێ بە تەنیا چمە ناو بازاڕەوە ڕۆژە ڕۆژان کەسێک بە قسێکی ناخۆشش ڕوبەڕوو نەبووەتەوە کە ئەوە ئەتوانم بڵم گەورەترین سەرمایە بۆم دڵخۆشنی بووە زۆر دڵخۆشم ئەنی خۆت چیت و پێداویستەکانی خۆت جێبەجێەکەی و ئەوانە بەڵێ باشە بە دیوێکی دیکەدا مەسەلەی ئەوەی زۆر خەڵک هەیە ها بەرپرس وا ئەبینێ ئەڵێمە ئەمانە بەرپرسن بەنەوەکی شەکەن باو پرسیارش بۆ قسە و قسەی هاوڵاتیان میکەین هەوڵ نەدراوە مەسەرەن بێن بە
پارە بێ بە نوعێک بێ مفاتەحەی تۆ بکەن بۆ ئیشێک بۆ شتێک ئەو هەوڵانت بینیوە خۆی یان نیان وێراوە ئەقوایە ناو دەستەواژەی بەرپرس بگۆڕێ بە خزمەتکار چونکە ئەوەی کە بەرپرسیارەتیەک وەرەگرێت مەسئولیەتێک وەرەگرێت ئەبی خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێت لە نتیجەیە خزمەتی خەڵک بکات ئەگەر نا ممکن نییە موفق بێ یا سەرکەوتوو بێ لە جێبەجێکردنی ئەرکەکانیە نەخێر ڕوبەڕووی هیچ کام لەو شتانە نەبوومەتەوە ینی پێشتر پەیامێکت داوە کە تێبگەن نزیکت نەبنەوە لەو ڕۆوە کەس نازانم ڕوبەڕوو شتی وای نەکردومەتەوە چ شتێک کە چوبیتە ناو بازاڕەوە مەسەلەن ڕوبەڕووت بێتەوە پێت نامۆ ببوێت یان یەکێ هات بێ هەندێک جار ئێستامە لێرە بوونی چێ هات وەبزان ویستی تەکلیفێ بکە هەر ئیشی ڕۆژانە ئەمانە ڕوبەڕووتی بێتەوە ناو بازاڕە بێگومان چۆن یان نمونەیەکە بێت خەڵک هەیە بە فرسەت ێزانێ لەوێ کێشەیەکی قەیچێکە گوێ لێگرم و ئەوەی لە تواناش ما بێت ئەیکەم بۆ جێبەجێکردنی یا سکاڵایەکی هەیە یا مشکلەیەکی هەیە و هەیشە داوای هاوکاریە گەکات یاخۆت زۆر کات داوای ئەوە کات کە تەکلیفی لە یەکێکی تر بۆ بکەم یا لە دائیرەیەکی بۆ بکەم بۆ ئیشەکەی بۆ ڕایی بکەن منیش ئەوەی کە لە توانە ما بێ کەم شتێکیش کە لە توانایە نەبوو داوای لێبوردنی لێکم وەڵام ئەمە ناکرێت تەجروبەت لەگەڵ بەرپرسە حزبیەکانە لێرە مەسەلەن مەڵبەندی شێ خەڵک زۆر جار ڕەنگە بۆ ئیشێکی ئیداری ئەچێتە مەڵبەندی حزبی مەسەلەن لە واقعێکە ینی چێتی و پارتی دروستیان کردووە لە مەسەلەن لە هەولێریش ئەچێ بۆ لق و ناوچە لێرە ئەچێ بۆ مەڵبەند و کۆمیتە ئەو ئینسیزامە چۆن دروست بووە لەگەڵ مەسئول مەڵبەندەکانی ڕابردووە تا ئێستا پەیوەندیم لەگەڵ هەمویان ناخۆشە و پەیوەندیم لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکانی شاخۆشە من بە شانازیەوە یەکێتیم بەڵام پەیوەندیم لەگەڵ لایەنە سیاسەکانی تریشا خۆشە و لەک بێ ناوچە بێت برادرانی یەکگرتوو بن کۆمەڵ بن یا هەچ لایەنی سیاسی تر بێت برادرانی گۆڕان بێت هەر ڕۆژە لە ڕۆژان سەرنجێک تێبینیەکیان هەبوو بێ گلەیەکیان بوو بێت یا پێشنیارێکیان بوو بێ بە سنگێکی فراوانەوە لێمان وەرگرتوون و ئەوەی لە تواناشمان نابووە کردومان و ئیشمان لەسەر کردووە و پەیوەندیشم لەگەڵ هەمویان ناباش بووە و لەگەڵ مەڵبەندی ڕێخستنی سلێمانی شا بەردەوام پەیوەندیم زۆر باش بووە ئەو زۆر خەمی منداڵ و ژینگە و وردەکاری و کولتوری و هوەری و ئەوانەی بوو ئەو یەکێک بوو لەوانی کە بەردەوام لە خەمی ئەو بابەتانەیە بوو و زۆر هاوکار بوو لەگەڵمانە بۆ ئەوەی کە بتوانین بە باشترین شێوە ئەرکانی کە ڕوبەڕوومان بۆتەوە لەو ڕۆوە جێبەجێیانکەین ئەگەر کاگاوات پێشنیازی بۆ بکەن پۆستێکی بدەنێ کە بزانێ بە ساڵ لە سلێمانی دوورەکەوێتەوە وەڵامی چییە بێ؟ سلێمانی زۆر خۆشەوێ حەز ناکەم لێ دوورکەومەوە تا لە توانە مابێت بەڵام من لە نەتیجەیە فەرمانبەرم لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک ئەرکم پێ بسپێرێت و لە نەتیجە شاو ئەرکە خزمەت بە خەڵک تاقیت کردو تۆ دووری دووربوون لەو شارە و لەو تێکەڵبوونی خەڵکە یان هێشتا ئەو هەستە بیر لێ نەکردوەوە من زانکۆم لە بەغا تەواو کردووە ڕاست مناڵیم لە چوارتا بەسەر بردووە و بەشێکی تری تەمەنی ئیداریم لەم شارەیە بەسەر بردووە زۆر دوور نەبووم لە شاری سلێمانی و بەردەوام کاتە با من ئەو ترسەت بۆ دروستکەم یان ئینشاڵا هەر لەناو ئازیزان تەبی بەڵام ئیتر هەندێک حساس هەیە ئینسان بۆی دروستە بێت تۆ پێت وایە کە نابێت لەو شارە بڕۆی لە پڕشتێک دروستە بێ قەدەروات لە یەکا دوورەکەویتەوە باشە ئەگەر کاگاوات بەدەستی خۆی بێ هەڵی بژێرێ چ شتێک هەڵە بژێرێ بۆ ئەوی بتوانێت هەم خزمەتی پێ بکە هەم پێشی ئاسو دەبێت ئیشێک بێت نزیک بێ لە خەڵکەوە هەرەوە و چەند بتوانێت ئەوەندە تەکید لە خەڵکەکەیتەوە و سنتەرت خەڵکە بۆ هەمووی وا ئەڵێ بەڵام ئەو ئینسیزامە و ئەحساسم بۆ دەرخە مەسەلەن
ئەمە بزانم چکە شتێک ئەگەر زۆر تەسیر لێ نەبێ ناتوانانی بە تەمسیل بیڵێ ئەو حقیقەتەی ناختم بۆ دەرخ حەزەکەم نزیک بووم لە خەڵکەوە و ئەگەر شتێکم پێ بکرێت خزمەتی خەڵکی پێ بکەم خزمەتی شارەکەی خۆمی پێ بکەم خزمەتی خەڵکی شارەکەی خۆم بکەم خزمەتی خەڵکی ناوچەکەی خۆم بکەم و ئینسان لە نەتیجە هەرە بێ کارێ بکە کە لە نەتیجە خزمەت بە خەڵکە هەموو شتمانەمانەوە خزمەت وەنیە دوا شت چی بە خەڵک و سلێمانی ئەڵێیت چی بە سلێمانی و خەڵکەکەی ئەڵێیت من لە ڕێگەی ئێوە سوپاسی خەڵکی بە شەرەفی شاری سلێمانیەکە کە هەمیشە پشتیوانمان بوون لە جێبەجێکردنی ئەرکەکانمان و دڵنیان نەکەینەوە کە هەرچیمان پێ بکرێ بۆ خزمەتکردنی ئەو خەڵکە بە ڕێزە ئەنجامی ئەین و درێخی ناکەین و هەرچێکمان لە توانایە ئەیکەین چونکە سلێمانی شایستەی ئەوەیە کە خزمەت بکرێ و سلێمانی و خەڵکەکەی شایستەی ئەوەن کە هەرچی لە توانایەدا بکرێت بۆ زیاتر خزمەتکردنی ئەم شارە بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی ئەم شارە بۆ زیاتر بەرەو پێشەوە چوونی ئەم شارە لە هەموو ڕوویەکەوە چونکە سلێمانی شایستەی ئەوەیە کە خزمەت بکرێت و بەرەو پێشەوە بچێت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاگاوت محەممەد قایم قامی قەزای ناوەندی سلێمان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم کاکە کریڤان و کاک مەحموود و کاکە ڕێکان ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەش کردن هیوادارم تۆزێک لە سیاست دوورمان خستنەوە لەگەڵ کاگاوە تا هەندێک گۆشەی خزمەت و ئیش و جدیات و هەم ئیشی یان قەناعەتی شخصی کاگاوەتشمان باس کردێن کۆتای مەمە بەرنامەکە هێنا و ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەکرد